دایە خۆشیان بە تەنایی ناکرێ دایکە دەمێ بگەڕەوە لای باوکم کوڕی من ئەو پیاوە هەموو گەنجێتی و عمری منی برد ێ باش ئەگەر بە حەقدا بڕۆین ئەتوش قەتاباری سەبر و ئارامتە بە لەگەڵی دانیشت بای کوڕی من بڕیاری خۆم داوە ناگەڕێمەوە لای پیاوە دایە ئاخر لە پێناو من دەمەوێت ژن بهێنم کوڕم منیش دەمهوێ ژن هێناین تۆ ببینم بەس حسابی حاڵێکی منیش بکە ئەو پیاوە زۆر بێویژدانە باشم سوپاس ناناخەبن نەبێ تاخیر نابم ئێستا دێ کێیە؟ خاوەن مەتعەمەکەیە دەبێ بڕۆم لۆ چێن دەرێ خۆشتان چێشێ من تو خەلاص نەبووە کوڕی من کێشەم لەگەڵ تۆ نییە کێشەم لەگەڵ باوکتە دایکە پێویستە بگەڕێەوە لای لە پێناو من ئاخر لە پێناو من باوکە دێ و پیاوە نییە کە من دەمهەیە کوڕم دەبێ بڕۆم با قورآن باوەڕ ناکەم ئەوە زاقەت سامی وەڵڵاهی ئەو قسەی بەوی دەرێ ئەو جوابی دەداتەوە چانابی وەڵڵاهی سرم لەو مۆزعی دەرناچی باشی بابا باشم کوڕی خۆم هەروە دەبی باشی بابەجان باش دەبم ئیشاڵڵا کچەکەم باش دەبین باشە باش ئەوە چ باشەتانە هیچ نییە بابا دەڵێ مۆزعم باشە ئەلحەمدوللا لەخوای لە زیادوی وەرە مەڕۆ سەفین بابەکەم ئەوە چتانە دەرێ شتێکتان لە بسەریە لۆم باسکەم بابە لۆم باسکەن بابا گەمەجارت دەبی شتەکەی دەمێلوتی باسکەم کاکە لۆ مەزارم لێ کوڕەکەم برێ لەیلا ئایا کوڕەکە بوو بەتەما بوو بێتە داوای هۆشنگ بەڵێ چیتی ئەو جە بەتەمایە بێتە پێش لۆ نایە آخر باوکە جان تووشی کێشەیەک ببوو مۆبایلەکەشی ون کردبوو کچەکەم ئەوە بۆ بابەتی تو برادەرەی خۆم بە بیراتەوە کات خۆی تەڵەبە بووین کوڕەکی ساختە سی درۆزن هەر کاتی کەت پێچی کرد بە یان غایب بە کە لێپرسینەوەیان لەگە دەکرد دەست درێش دەبیتەوە هەمووش پێیان باوەڕ دەکرد دەترسێ بۆ هۆشەگە شەرەوە بابەتەبی نا باوکە جان وانە تووشی کێشە بوو پوری نەخۆش بوو دێر وەکو پێشم وتی مۆبایلەکەشی ون کردبوو کچەکە بابەت چیتە تەمەنەوە دنیام دیتەوە ئەزممویشم زۆرە بە هەر حاڵ دەمەیە بەخۆم ئەوە شەوگەی ببینم بزانین لە بەرچە بەس بزانم ئەو هۆشەنگە شایستەوەیە ئەم ئەو کچە جوانی خۆمی پێشکەشکەم لەیلا بەجێ بکە بابم ڕاز دەکا باشە من پێڵم بێت قسەت لەگەڵا دە زۆر باشە زۆر باشە السلام عليكم يا هلا بخير هاتشيرخة زۆر سپاس مەمنونم بۆچی بێتاقەت دیاری نا والله هیچ نییە بەڵام دڵی من دڵێ بێتاقەت دیاری نا هیچ نییە کاک ڕۆزا لەکوێ بووی والله ئیشێکم هەبوو بۆ ئەو دەرچوو بووی دڵیای بەڵێ بەڵام بۆش قڕزەی واللهی ئیشەکە تۆزە کرد شاخەوان کوڕم ئاگال لێرە بی دەتوانێت بچین لە ژوورەوە بەڵێ فەرموو فەرموو دانش شیرخە ئەتوو بەڕاستی ئافرە بە شیرەکە پێچی ماوەی مانگەکە لە لای من کار دەکەی بەڕاستی هەتا ئێستا جگە لە ئیشی باش هیچ شتێکی لە جەنابەت نەدیتێ وێ ئەم چاکەی توم دەوێ شتی لە من مەشارەوە چوون بۆ لای کوڕەکەم ها کوڕەکەت گوو بوو
والله الحمد لله باش بوو. خی گەورەتە من درێژ بکات. ئێ باسی شتێکتان کردیە لۆیەوە شەپڕزە دیاری والله وتی بگەڕێ بۆ لای باوک. کوڕەکە دوای گوت بەڵێ. ئەو کوڕەت منداڵە نەفامە چاکەی توی ناوێ منیش وتم ناگەڕێمەوە. ئەی هافرم پێویست ناکە بگەڕێەوە لای پیاوەکی کە حیسابت لە بۆ نەکە منیش وام وت. دەستت خۆش بی هەر بژی هەرگیز لای پیاوێک دامەنیشا کە قەدری ژنەکەی خۆی نەزانی نا ئێوە مانگێکە نەچوومەتەوە لای. تەواوە دەستت خۆش بی بەڕاستی ژن و پیا و تەواوکەری یەکتری دەبێ هەردوو لە حرمەتی یەکتری بگرن وەکو من ئەوەتە ئەمن دوو ژنم هەیە لەسەر چاوی خۆمان دایدەنێ لۆ چونکە من دەزانم عەدالەتی ڕابگرم ئەمن احترامیان دەگرم ئەوان احترامم دەگرن خوا لێکتان نەکات. زۆر سوپاست دەکەم ئەوەندا توش خۆت بێتاقەت مەکە دنیا ئەوەی نایەن پێویستە ئەوەندە ڕەشبین نەبی خراپ بیر مەکەوە هەمیشە گەشبین بە داهاتووی تو بەوە دەست پێ دەکات کە بە خۆت کەسێکی باش بی و باش بیر بکەیەوە ئەگەر خراپ بیر بکەیەوە داهاتووت خراپ دەبی بۆیە باش بیر بکەوە هەوڵ بدە داهاتووت باش بکەی ئەو ئازارانەی ئەو ڕۆژانە من دەیبینم وا نیشانم دەدەن کە داهاتوویەکی زۆر ڕەش چاوەڕێمە. دەتوانی بیگۆڕی دەتوانی ئەو فکرەی کە لە مێشکتە بیگۆڕی ئێدا من نمتوانین شەهاب بگۆڕم. شەهاب نەیتوانی خەونەکانی من بەدی بهێنێ. خەونی تۆ لای پیاوی خراپ بەدیدایە شەهاب پیاوێکە بەولاو بەولایدا دەڕوا ئەولاو ئەولای هەیە خەونی تۆ لای پیاوی باشە ئەی چی بکەم؟ منی نەکبەت تووشی و پیاوە بووم. لێ ڕاکە ئەوە نییە پێم نەوتی مانگێکە جەم هێشتووە. شیرخان یەک شتێ با پێت بڵێم فەرموو. پێویستە ژیانێکی نوێ دەست پێ بکەی نەمەبەستن ناکەم. ببوورە یعنی ژیانێک دەست پێ بکە کە جیاواز بی لەو ژیانێکە پێشتر هەبوو چۆن یانی؟ یعنی لەگەڵ کەسێکە ژیان دەست پێ بکە لەگەڵ کێ؟ لەگەڵ کەسێک کە حورمەتی تۆ بگری کە ڕێزت لێ بگری کە بە شکۆ وەسەی کاک ڕەزا من هێشتا خاوەن مێردم جیا نەبوومەتەوە. وەچی دیابی و ئەوجە دەڵێ کاک ڕەزا ئەو قسانە چێ دەیکەی؟ ئەوە قسەی خراپە من ئیشم هەیە دەبێ بڕۆ. دانیش نانا کارم هەیە.